مەحاڵە خۆراک بەبێ دەردانی هەندێک لە گازە مەترسیدارەکان بەرهەم بێت، بەتایبەت لە ڕێی ئامێرەکانەوە. هەندێک شێوازی کشت و کاڵکردن زیاتر لە شێوازەکانی تر گازی شەهراوی دەردەدەن. جوتیار دەتوانێت لە ڕێگەی خاکەوە گازی ژەهراوی کەم بکاتەوە، چونکە خاک خۆی حوزێکی گەورەی کاربۆنە. چەند کاربۆن لە ناو خاک زیاد بێت، بەروبوومەکە باشتر دەبێت. کاربۆن لە ڕێگەی ڕێکی ڕووەک و دارەکانەوە دەگوازرێتەوە بۆ ناو خاک، یعنی هەڵمژینی دووەم ئۆکسیدی کاربۆن لە هەواوە. بەڵام کێشەیەک لە چۆنێتی چاندندا هەیە کە جوتیاران پەیڕەوی دەکەن. لە زۆربەی چێڵگەکاندا خاک بە ڕێژەیەکی خێراتر لەوەی وەری دەگرێت کاربۆن لە دەست دەدات. حاجی بە ڕوخسەتی جەنابەت، کێڵانی زۆر کارێکی باش نییە. ها باوکەکەم، بۆچی؟ تۆ بێ ئەوەی هەستی پێ بکەیت هەموو کاربۆنەکە لە خاکەکەوە دەنێریتەوە ناو هەوا. وەڵا کاکی برا، لە هەموو تەمەنوا دوای هەموو درێنەکردنێک زەویەکەم کێڵاوە. نا حاجی نا، بۆ ئەو بەروبوومانە ناچێنیت کە کێڵانی کەمتریان دەوێت. بێگومان مانای وانییە ئەمە بۆ هەموو چێڵگەیەک گونجاو بێت. چارەسەر دەکەوێتە سەر کەشەوەکە و بەروبوومەکان و زۆری خاک. بۆی زووتیار دەبێ ڕێگای شیاو بدۆزێتەوە بۆ چێڵگەکەی تا سوود لە خاکەی وەرگرێت و نەبێتە هۆکاری بڵاوبوونەوەی کاربۆن لە هەوادا.